کنترل کردن جالی هزین پیشمرگه و بارگتونه پیزان زترنها روکان جاف شاندی این آرتی بو سنور قضا دقوق و بروکن شر بمره افدر متباش روکان داوی پیزانین لسر شر ایرو چنه هەکار کاو لەبێ وا دیارە ئێستا شەڕ ڕووبەڕووبوونەکان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و شەکدارانی داعش کۆتایی هاتووە ئەو هەشت گوندەی کە لە پلانی هێزەکانی پێشمەرگە بوو کە پلانیان بۆ دانابوو سەرجەم پلانەکە وەکو هێزەکانی بەرپرسانی هێزەکانی پێشمەرگەڵێن سەد لە سەد پلانەکە جێبەجێ کراوە و هەشت گوندە ئێستا کۆنتڕۆڵ کراوەتەوە ئێمە کۆتاگوند کە وەکو تیمی ڕۆژنامەوانی نارتی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بوون کۆتاگوند کە کۆنتڕۆڵ کراوە گوندی سەبانیسان بوو و ئەو گوندە وا دیارە هاوڵاتێکی زۆری تیا زیاتر لە 150 خێزانی تیا بۆ لەو گوندە پاشەوەی کە چاوەڕێرا خێزانە ئەو خێزانەی ئەو هاوڵاتانی کە لەناو گوندەکە چۆڵکەن و بێنە دەرەوە ئەو کاتێزەکانی پێشمەرگە هێرشان کردە سەر گوندەکە بەڵام بێەوەی کە چەکدارانی داعش هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ئەنجام دەنێ خود بێەوەی کە بەرامبەر هێزەکانی پێشمەرگە بگرنەوە گوندەکەیان تۆڵ کرد چونکە سەرەتا فڕۆتی هاوپەیمانان بەردەوام بردومانیانی کردبوو و گوندەکە بە تەواوەتی چۆڵ کراوە ئێستا سەرجەم و گوندەکانی پێشمەرگە لە پلانە بوو کۆنتڕۆڵ کراوەتەوە بەڵامەوەی کە کێشەیە و تا ئێستاشی لەگەڵ لەبێ بەڵێ ڕۆکان داوی پیزان لسر زیانین هێزی پیشمەرگە ئەگەر تا ئامارێک هەبیت لە جەمتە هەتا هیچ ئامارێک لەسەر زیانەکانی هێزی پێشمەرگە نییە چونکە ویستم باسی ئەوە بکەم گوندی ئەلبوو محەممەد لە سەرەتاوە کاتێک بله زور سپاس بون چگان این آرتی روکان جاف کوب آویکی راست خو لسنور دقوق مرابو